لەو ڕوودا و واقعانە نەقڵ کراوە ئەڵێ یەکێک لە مردوشۆرەکان ئەڵێ جارێکیان مردوویەکیان هێنا بیشۆرم دایە مسلمان ئیماندارە سوێن دەخوا ئەڵێ کە چوون بیشۆرم لەو کاتە دەم و چاوی ڕەش داگەڕا جسمی هەمووی ڕەش بوو ترسام لێی بانگ کردە کە سوکاری وتم کێ کە سوکاری ئەم مردووەیە چوار پێنجی ڕاست بوونەوەکان ئێمەی فەرمی مردووەکەی خۆتان بشۆرن بەخوا من ناتوانم مردوو بشۆرم وتیان بۆ وتی نایبین چۆن ڕەش بێتەوە کار و عەمەلی ئەم کابرا چی بووە وتیان وەڵڵاهی ئەم پیاوە ئەم کەسە تا مرد سوجدەی بۆ خوا نەبوو ئەهلی ئیمان و دین نەبوو ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين فما تنفعهم شفاعة الشافعين چی ئەوەی خستە سەقەرەوە چی ڕووی ڕەش کردن چی داماوی کردن ئەڵێن ئێمە لە نوێژ خوێنان و ئەهلی دین نەبووین لە خێر و خێراتکەران نەبووین لە دۆستان و خۆشەویستانی خوا نەبووین لە پیاوانی باش نەبووین لە دەم پاکان و داوێن پاکان نەبووین ئەی لە کامان نەبووین لە کافر و ملعیدان و بێدینان و ئاهلی فیسق و فجور و شارب الخمر بووین خوا پەنامان با لە نوێژ نەکەران بووین لەوانە بووین کە دژاتی خوا و دینی خوا و پێغەمبەرەمانە کرد دژاتی مسلمانمانە کرد تا ئەو دەقە و سەعاتەی مردنیەکەی پێگرتین لكل ئەجەر کتاب هیچ مەجالێکمان نەما لەسەر و حاڵە مردین بۆیە ئەمڕۆ ڕوومان ڕەش بووە بۆیە ئەمڕۆ سەرگەردانین بۆیە ئەمڕۆ عاقبەت شەڕین بۆیە ئەمڕۆ لە سەقر و جەهەنەمان خوا پەنامان با قەبرمان چاڵەکە لە چاڵەکانی جەهەنەم بۆیە تۆی مسلمان و ئیماندار هەمیشە و دایم یەکێ لە دوعاکان ئەوە بێ کە بڵێ خوایە لە سوئی خاتیمە لام دە و حوسنی خاتیمەم کە بەنسیبم پێغەمبەری خوا بە سەحابەیەکی فەرموو ئەگەر ئەتەوێت لەگەڵ منابی ئەگەر ئەتەوێت دۆستی من بی من شەفاعەتی بۆ بکەم شەفاعەتی من سوودت پێ بگەێنێ یارمەتیم بە سوژدە زۆر بەرە خێر و چاکە زۆر بکە دەم پاکە و داوێن پاک بە ئەهلی ئەحسان و چاکە بێ